بینەر و بیسەرێن کوردستان 24 ئەف دەمێەوە باش هێویا دەمێن خۆش و سەلامەت بووە خازین جارێک دن هاتی نەفدیدارەوەین بەڕێست بوو پێشکەشکردنا خەڵەکەکە دیش بەرنامەوە بەرنامێ ئب کوردی ساناهیکردنا کار و پێتڤین مرۆڤان خدا پەرستیە خدای مەزن زۆربەی وان داواکاریین المرۆڤان کرین زۆر ئاسانکاری و تەسهیل ئەتنافدا کردنە چت بیاوێ معاملە و سەرەدەریکردنێ دابیتن یان جی بیاوێ عیبادات و خدا پەرستیە دابیتن یان جی جێبەجێکردنا فەرمانان دابیتن ئەف چەندە جی هەموو پێناوێ وێ چەندەیە و مرۆڤ بەختەوەر بژیت و خزمەتا مرۆڤاتیە دابیتن ژبەر هەندێ جێ خودایە ئەمیش وەک مرۆڤ ئەتنافبەرە خودا کار ئاسانکاریە و تەسهیلێ بکەین ئەتناوا کار و کریارên خودا بۆ ئێکێدا و مرۆڤ بەختەوەر بژین ئەتناوا vê xelekê dal bernamê bi Kurdî dê tîşkê exîne ser vê mijarê û çendîn pirsiyar û serinç dihên arastekirin bi zorbarêz Mamoste Abdirehman Sidîq zor bixêr wî Mamoste Mamoste weke me behs kirî em wek mirov dema kar û kiryaran dikin jiyanê da serederiyê digel hevdû dikein em hewceyî wê çendîne ke asankariyê bikein tesîlkirinê bû kar û kiryarên hevdû bikein lewma me divêt bizanîn Qur'ana pîrûz wek serçavekê serekî ayînê İslamê çawa behsa kar asankariyê kiriye yan ku çi berawirde hatiye kirin nava Qur'anê da sebaret vê çend bi navê xwe gewr û mêhriban kar asankirdin li jiyanî rojane de li nêwan xweman de zorman bas kirdo û hewlatiyanî êmeş deyzanin wekû çwan ele babetێکی zۆr giring ke tiyayda ebê agadarî bîn ew jî pê de gotirê wezîfey giştî yan bi manayekî tir kertî giştî yani ew kesanî ke fermanberin li fermangekanî mêrî de ew kesanî ke fermanberin li fermangekanî hikûmet ya bawket bijnî muwazzefê hikûmî muwazzefî hikûmet ema pêwîstiyekî heye ke kar asanî bo xelek bikin leber çi leber ewê ke li jiyanî rojanema debînîn yani زۆربەی زۆری هاوڵاتیانی ئێمە گلەیی و گازاندەیان هەیە لە فەرمانگە حکوومیەکان ئەویش هۆکارەکەی ئەوەیە کە ئیشوکارەکان لە کاتی خۆیدا وەکو خۆی و بە ڕێکوپێکی و بە ئاسانی ناڕوا بەڕێوە وەختێ لە تەرەفی ئەولا دەپرسی لە فەرمانبەرەکە دەڵێ موچەکەم هەر ئەوەندەیە یان دەڵێ حکوومەت چی بۆ من کردووە تا من لەوە زیاتری بۆ بکەم لێرە زۆر گرنگە هەر کەسێک کە فەرمانبەر بوو لە دام و دەستگایەکی حکوومەتدا ینی لە کەرتی گشتیدایە مادام لە کەرتی گشتیدایە دووشت ئەبێ ڕەچاو بکە وەکچە دوو یەکەم شتێکمانەیە پێی دەوترێ ئوجرا یەکێکتر پێی دەوترێ ئەجر یعنی هەیەت ناوبەرە هەردووکە ئەجر و ئوجرە بە کوردی چ دێ بە کوردی بە ئوجرە دەڵێن کرێ دەڵێ کرێی فلانە کەس بدە معاشی فلانە کەس بدە و موچەی فلانە کەس بدە ئەوە موچەکەیەتی ئەوە ماندی بوونەوەی ئەو ئوجرەکەیەتی ئەو ئەگەر بەقەدەر ئوجرەکەی کار بکات هێشتا باشە هێشتا باشی کردووە لەوە کەمتر بکە گوناهێکە بەس لەوە ژوورتر شتێکەیە پێی دەوترێ مەرتەبەی ئیحسان إن الله يأمر بالعدل والإحسان عدل ئەوەیە موچەکەی چەندە حرامی نەکا بەقەدەر موچەکەی ئیش بکە بۆ خەڵک ئەوە ئوجرەیە ئەوە کرێیە ئەوە عەدلە والئیحسان ئیحسان زیادەیەکە دەیکات بەوە دەوترێ ئەجر ئەو ئەجرا لای حکوومەت نییە لای خوددایە لەبەرەوە فەرمانبەری ئێمە بەشی زۆریان باوەڕدارن بە خوددا باوەڕدارن بە ڕۆژی دوایی کاتێکە کەسێک مامەڵەیەکی دەکەوێتە فەرمانگەکان ئەوە لە بەرچاو بگرن کە ئەم ئینسانە ئەمڕۆ پێویستیەکەی کەوتۆتە لای ئەو جا لەوێەوە ئەمە خاڵێکی گرن دوو خاڵێکی کەوتم دوو خاڵە ئەمە ئەجر و ئوجرە ئەبێ بزانێ دوو کەرتی گشتی و کەرتی تایبەت لەوەیە تۆ بچتە خەستەخانەیەک بچتە نەخۆشخانەیەک بڵێ کاکە من لە خزمەت گوزاری ئێوە ڕازی نیم چیت پێ دەڵێ اینجا ئەگەر تۆ ئاوهای بڕۆ بچۆ بۆ خەستەخانەی ئەهلی ینی خەستەخانەی ئەهلی هەیە کەواتە بۆ کەسێک کە پارێ هەبێ ئەڵتەرناتیڤ و بەدیلێک هەیە بۆ کەرتی گشتێکە کە خەستەخانەی حکوومەتە باشە کاتێککە ئەچیتە مەسەلەن فەرمانگەیەک ئیشوکارت ئەکەوێتە ئەو شوێنە قوتابخانەیەک ئەچی لەگەڵ بەڕێوەبەری قوتابخانەیەکی حکوومەتدا ئەڵێ مناڵەکەم مستەوای وایە ئاستی خوێندنی وایە ئاستی خوێندنی ئێوە وایە زۆری لەگەڵ بڵێ بەڕێوەبەرەکە ئەڵێ بڕۆ قوتابخانەی ئەهلی زۆر جارەگەر لە پاسێکی حکوومەتدا کە نازانم ئێستا پاسی حکوومەت بۆ مانایە نییە جاران پاس هەبوو یان ئەگەیەکێ بیگوتایە کاکە تۆزێ لە خێرا بڕۆ چییە ئەیگوت کاکە دابەزە بۆ خۆت تەکسی بگرە ئەمە هەمووی ئەڵتەرناتیڤی هەیە بەس وەختی تۆ بچی بۆ ڕەگەزنامە بچی بۆ پاسپۆرت بچی بۆ کارتی نیشتیمانی وانە بچی بۆ دەرهێنانی مۆڵەتنامەی شۆفێری ئەم شتانە کەرتی تایبەتی نییە
خۆ لە کەرتی تایبەت دەرناکرێ بەڵێ کەواتە یەک ڕێگە هەیە تەنها و تەنها ڕێگەی حکوومەت هەیە بۆ ئەم شتانە مادام یەک ڕێگە هەیە زۆر گوناهە عەزیەت بخەیتە بەردەمی خەڵک کەواتە حکوومەت ئەبێ میکانیزمی جوان بدۆزێتەوە بۆ کار ئاسانی فەرمانبەرەکەش ئەگەر میکانیزمەکانش لە ئاستی ئەوە نەبوو سێری ئەو کەسە بکە کە ئەمیش ئینسانێکە هاتووە ئەمڕۆ ئیشی بەو کەوتووە سبێ ئەم ئیشی بەو دەکەوێتەوە جەبا بزانین ئەم کارە عیبەی تێدا نییە تۆ کار ئاسانی بۆ خەڵک بکەیت بڵێ من بۆچی بیکەم و لە پایچی دەبا تەماشای خوددا بکەیت پێغەمبەر درودی خوای لەسەر خێزانی پێغەمبەر عایشە خوای لێ ڕازی بێ فەرمووی چی وتی کانە خولوقه القورئان وتیان ئەم پێغەمبەرە چییە یعنی ئەخلاقی پێغەمبەر چییە وتی تەماشای قورئان کەن قورئان چۆنە ئەخلاقی پێغەمبەر کانە قورئانن یەمشی بین وانە کەواتە کانە خولوقه القورئان کەواتە ئێستا لێرەیە تەماشا بکەین گرنگ ئەوەیە هەمیشە بۆ ئەوەی لە لای خوددا تووشی لێپێچینەوە نەبین چۆن لە حکوومەت دەترسی لە یاسا دەترسی تووشی لێپێچینەوە نەبی لە لای خودداش ڕێز بۆ خوددا دابنێ وما قدر الله حق قدره ئەبێ بزانی قدری خوددا ئەوەیە کە بزانی خوددا خۆی چی بۆ ئێمە کردو بزانە خوددا لە قورئان دەفەرمێ ئین ذلك على الله يسير ئەو کارە لە لای خوددا زۆر ئاسانە یا خوددا لە قورئان دەفەرمێ ثم قبضناه إلينا قبضا يسيرا لە تەفسیردا دەڵێن یەسیر لێرە بە مانای چی دێ بە مانای یعنی خێرا زوو خێرا زوو ئەوە یەکەم ئاسان دووەم بە مانای زوو یا فەرمێ ذلك كيل يسير ئەم یەسیرە لێرە بە معنای کەم بە معنای کەم جارێکی تر خوددا دەفەرمێ یورید الله بكم اليسر یعنی ئاسان و تەخفیف و کەمی لە ئێوە ویستووە ئەو جا خوددا دەفەرمێ إن مع العسر يسرا یوسر لەوێ بە مانای فەرەج و بە مانای دەواازەیەکی خێر و دەرگایەکی بەهانە هاتن ڕاستەکەی و زۆر ڕاستە خوددا دەفەرمێ ولقد يسرنا القرآن للذكر يعني ئمە قورئان کەلامی خوددایە خۆ قورس بوو بەس ئاسانمان کرد بۆ ئێوە لێ تێبگەن خوددا لە قورئان دەفەرمێ بە دایک و باوک فقل لهما قولا مەیسورا مەیسور لەوێ تەفسیر دەڵێ بە معنای جەمیل يعني قولێکی جوان خوددا دەفەرمێ يعني هەموو ئەمانە کۆکەیتەوە کەواتە مانای یەسیر و مەیسور هەموو لە قورئاندا کۆکەیتەوە یعنی ئاسان یعنی سوک و سفک شتێک ئاسان کەی قورس نەکەی یعنی بە پەلە و بە خێرایی ئەو ئیشەی بۆ جێبەجێ بکەی یعنی بە کاتێکی کەم بێ یعنی وەکو فەرەجێک و دەرگایەکی خێر لەو کەسە بکەیتەوە یعنی بە شێوازێکی جوان یعنی چ پەیام تێدا ئەڤۆن ئاەتت گەینتە وەختی خوددا ئەمە لەگەڵ ئەم بەندە لاوازە دەکە وەختی خوددایەکی گەورە و میهرەبان ئەم ئاسانکاریە بۆ ئەم بەندە لاوازانی دەکا بۆیە چونکە خوددا فەرمووی يريد الله أن يخفف عنكم خدا ویستی و دەیەوێ کار بۆ ئێوە ئاسان بکە وخلق الإنسان ضعيفا چونکە خدا دەزانێ ئێمە دوجار بەرگەگرتنیشمان سنوورێکی هەیە کەواتە زۆر گرنگە وەختێ من ئیشم دەکەوێتە لای تۆ حیسابی هەر ئوجرەم لەگەڵدا نەکەی بڵێ ئەوەندەی پێداوم منش ئەوەندەی بۆ دەکەم ئەمە بۆ کرێکارێکیش ئەبێ و بۆ کەرتی تایبەتیش دەبێ و ئێمە زیاتر باسی کەرتی حکوومەت دەکەین لەو بوارێکە هیچ بەدیێکی ئەوە دەسەڵات و شیانێت خودێنە کە خودی شیان سەر هەمی شتێکی هێت شێت گەل عەبدی خۆ بکەتن بەڵام ئەم وەک ئینسان ما ئەف نەفسیەتە چاوەدی دروست بیتن هەتا ئەم شین وێ نەفسیەتێت گەل یەک دوو سەرە دیری ڕاستە کەواتە لێرەدا هەندێک یعنی چۆن ئەڵێ ئەثەر و ئەوانە هەیە ئەڵێ تخلقوا بأخلاق الله يعني تخلقوا بصفات الله يعني كخوي پیغمبر درودی خوای لسر افرمی خدا نوتو نوناوی هيا من احصاها دخل الجنه احصا جاء العد يعني خناله بيجميرو لبريكه چونك خدا القران ده فرمي لقد احصاهم وعدهم عدا كواتعد هرج مردنا احصا شتيكي ترى وردكاري او اني كواتا ليردا زۆر گرنگە وەختێک کە تۆ ئەمە ناوەکانی خوددایە ئەمە سیفاتەکانی خوددایە بۆچی بۆی بەیان کردوین تا ئێمەش لەگەڵ یەکتردا بەم شێوەیە بین بڕوانە خوددا دەفەرمێن نوێژ بکە دەڵێ وەڵای من ناتوانم دەست نوێژ بەم سەرمایە بگرم وانە ئەفەرمێ فەتەیەمەم صەعیدەن طەیبە ئاسانی کرد ئالتەرناتیڤێکی بۆ تێنا ئەڵێ بڕۆ تەیەموم بکە باشە ئەڵێ من ناتوانم قیامەن واذكروا الله قياما وقعودا يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم ناتوانم بە پێوە نوێژ ئەڵێ دانیش ئەڵێ ناتوانم بە دانیشتنەوە ئەڵێ ڕاکشێ ئەبینی ئەڵێ ناتوانم ڕەمەزانە بە ڕۆژوو بم ئەڵێ فەعیدەة من ئەیام ئوخەر نەخۆشی ئەمڕۆ ناڕ کاتێتر هەر نەخۆشیەکەت لا ناچێ ئەڵێ فیدیە بدە ئەمانە هەمووی چییە هەمووی کار ئاسانکاریە لە حەجا بەم شێوازانە چەندین زەحمەتی دێتە پێشت خوددا ئاسانکاریت بۆکە لەبەرەوە لە کۆتاییدا خوددا فەرمی وتعاونوا على البر والتقوى کەواتە لەبەر ئەوەی من لە شوێنێکە لاوازم ئەو کاتەی تۆ دەی ئیشت بە منە تۆ لە حاڵەتە لاوازێکی
ئەو کاتێ من دێم ئیشم بە توێ من لە حاڵەتە لاوازێکم بۆی خوددا فەرمی وەخولیق الئینسان و ضعیفە کەواتە زۆر گرنگە باسمان لە کەرتی گشتی دێ دام و دەستگاکانی حکوومەت بۆ ئەوەی بیانەوێ لە ئاستی نیشتیمانیدا بیری لێکەنەوە هەر کارێکی جوان دەکەن ئەگەر لە خزمەتی هاوڵاتی بن ئەگەر لە ئاستی نەتەوەی بیری لێکاتەوە هەر بە هەمان شێوە لە ئاستی ئاینی هەر هەمان شێوەیە کەواتە زۆر گرنگە فەرمانبەری نەبێتە دیکتاتۆریەت بڵێ دەڵێ باشە ئەم فڵانە کەسە ئەمڕۆ ئیشی بە من کەوتۆ شەر بێ نێڵم ئیشەکەی بۆ جێبەجێ بکەم بۆی قورسکەم بۆی ئەوە بکەم لە حیزبەکەی من نییە ئەوە فڵانە کەسە ئەمانە هەمووی گوناهی گەورەیە چونکە تۆ ناوت کەرتی گشتیە کەرتی گشتی ینی خەڵکی گشتیش دێتە لە خەڵکی گشتی دێتە لە کەرتی تایبەتە مەسلەیەکی دیکەیە ئەوە زۆر گرنگە هەر فەرمانبەرێک تەنها سەرۆکی حکوومەت نییە لە کەرتی گشتی هەتا بچووکترین فەرمانبەر لە کەرتی گشتی بڵێ هەل سەبارەت ئاخستنی جەنابێت مامۆستا مەدوێت بچینە ناوا شارین کوردستانیشی ئەو پرسیار هاتیا ڕستەکردن بۆ هەفت وڵاتیان کە تو چەند ڕازی ئەتڕێوێبرنا کار و بارێن حکومیدا بەگشتی من ناڕازیم لە شێوازی بەڕێوەبردننی کاری کەسانی هەموو شۆکاریانی ئەو کەسێک کە هاچۆی دایرەیەک دەکاتن بۆ ڕایکردنی کارەکەی خۆی هۆکارەکەش دەگەڕێتەوە بۆ کۆمەڵێکشن لێرە یەکێکی لەوانە کە مەسەلەن بوونی بێروکراسێتیی ئەجگار زۆر کە ڕێگری دەکات لە ئەنجامدانی کارەکانی هاوڵاتیان لە کاتی خۆیدا گرنگی نەدان بەکات کات ئەو گرنگی نییە لای ئەو کەسێک کە کار بۆ تۆ ڕایی دەکاتن نەبوونی سیستەمی ئەلکترۆنی ئەمە هۆکارێکی دیکەیە بە تەسەوری من کە مەسەلەن دەبێتە مای ئەوەی کە مراجع کارەکانی زۆر تاخیر بێ وڵات تەنیا کێشەی ئێمە کە لە ئەوروپا گەڕێینەوە فەرمانگە حکومیەکانە بەڕاستی ئیش و کارتیانە زۆر خراپە هەتا ئیتر ئاستی سفر با بڵێن لەبەرەوەی خەڵکەکەی تایەتی زۆر بەلوتبەرزی جوابی هاوڵاتیانێنەوە ئیتر تاواستەیەکیشنە بە هیچ ئیش و کارێکە ناڕوە لە هیچ شوێنێکە ئەس ڕۆزیمە فەرق جدایی نەبێت لە هەمی دایرەت حکومەتێدا و عنی نەچمە دایرەکێ واستای هەبێت هەتا بچمەدە فەقیری هەندێک واستە نینە جەنگینی واستایە پارەی و بچمە بەری چەندەم چبوونە ئەلڤێ دایرە جنسی ڕاقیە ئەم چۆن هێڤەوە سەگەمەیەکی پارەکینەت لە بێ کابراایگیدا بێگاوی جنسی ڕاقیەوەی بۆ چێگر و ئینا داوێت gelek da hêradiyekî siraya heta domayê ev alemene saxê hey pîremêrê heyekî dewama hey êk xudan eyale hemî tiştê me dê bêjin demokratiye ke sîstemê Ewropî ye mane wextê sîstemê Ewropî be divêt me avlên me şolên me ji hemiya Ewropî ben ke em harîkariya vî şeعبê teebî bikîn ev şeعبê hinde xwalî serî û derbederî dîtîn yani alemek zikê wa tê heta meamla xwe çêt kir خودێ هەندەکە ئێشا نەفسی بۆ چێت بن ده ڕۆژا دێچێتە سرایە شۆلاوی چێنابن بەڕاستی نۆک من بەتاشی تەنیا کەسێکی فەردی زۆر کەس هەیە لە کارەکانیان ڕازینی شتی باشیان هەیە بەڵام ئەگەر بێتە سەر ژماردن وەزام زیاتریان خراپە ئەویش گەڕاوەتەوە بۆ ئەو کارمەندانەی کە لەو دەستگانە ئیشەکەن هیوایە تەجروبێکی لەسەر کارەکەی بەو شەوێنێ کە بتوانێت بیبا بڕێەوە کێشە و گرفت لە ڕاینەکردنی کار پێویستە بە سیستەمەوە لە ماوەی ڕابردوو ئەو کێشەی موچە و پاشەکۆتی موچە پاکە لە ڕووی سایکۆلۆژیەوە کە فەرمانبەر نەتوانێت لەسەر ئەرکەی خۆی بەردەوام بیتن و بۆ خۆشتان واقعەکەتان بینیوە دایمە کە ئەرک هەبوو ئەبێ مافی شەبێت وەختێک کە مافەکە کەم دەبێتەوە ئەرکەش بە هەمان شێواز لە ڕووی سایکۆلۆژی و فەرمانبەر ناتوانین ڕای بکاتن بۆی ئێستا کە زەرورەتە بە نەزەری من بۆ ئێستا کەدا زەرورەتە سیستمی تایم تاو تەسبیت بیتن و ئەو ئەرکەی کە لە سەرەتی بە تایمات بێتن و دایمە فەنی ئیدارەوەیە بە کەمترین کات و بە باشترین شێوە تو بتوانانی خزمەت بکەیت. بەڵێ بینەرن بەڕێز سوپاس بوو وان بەشداربوویان کە ڕاوسەرنجین خۆ ئاراستایی مەکردین مامۆستا گۆڕەی ئەخفتنەوان بەڕێزانە هەندێکە یعنی تاڕادێکی ڕاستی بینە خو دەربڕی سەبارەتوی چەندێکە کار و کریار جوانی ڕێوەت چن و بل هەندێک کەمتر خەمیت هەندێک ژیادان هەندێکاش تەوامی ڕافز کرد کە چ باشی ڕێوە ناچیتن بەلکو هەندێک جار مرۆڤ تووشی حاڵەتێکی نەفسیژی بیتن وان حاڵەتانەدا چونکی کاروبار دروستایی ڕێوە ناچن ئەگەر ئاختنەکە گشتی تەلسەر هەبیت بفەرموو و مەدوێتن یەکسەر بچینە سەر تەوەریژی کە ئایا پێغەمبەری سەڵاوێت خودی سەر بن چەوە ئاسانکاری کردە ناوە سەرە دەریا خودت گەل خەڵکێکی کەرتی گشتی لەوە سەرچاوە دەگرێت پەیامی پێغەمبەر درودی خوای لەسەر قورئانە بەێ لەم قورئانەدا
ئەگەر وەکو بڵێ هەموو پەیامێک شتێکی تازەی هێنابێت یا چەند شتێکی تازەی هێنابێت لە چاو پەیامەکانی پێشووی خۆیەوە هەیە لە شتە تازەکانی نێو پەیامی پێغەمبەر درودی خوای لەسەر جەختکردنەوە بوو لەسەر ناوهێنانی خوددا بە ئیسمی ئەڕەحمان وإذا قيل لهم اسجدوا للرحمن قالوا وما الرحمن ئەمە نیشانەی ئەوەیە قەومی پێغەمبەر کاتێککە پێیان دەڵێ کوڕنوش بەرن بۆ الرحمن دەڵێن وەمە غەریب بووە غەریبە بۆ ئەمە زۆر گرنگە گرنگەکەی لەوێەوە دێک کە ڕەحمان یەکێکە لە ناوەکانی خوددا بەو ئیسمەی ژیان بەڕێوە دەبات لەم دنیاەدا ڕەحمان ئەو ڕەحمەتەی خوددایە و ئەو سیفەتەی خوددایە و ئەو دادپەروەری و بەڕێوە بردن و چۆن دەڵێ مەلیک بوون و بەڕێوەبەری ئەم بوونەوەرەیە بەو سیفەتەی کە فەرقی کەس ناکە کەواتێمە ئەگە چوینە کەرتی گشتی ئەگەر مۆزەفی حکوومەت بووین ئەبێت لە ئیسم و لە ناوی ئەڕەحمان ئەوەی کە پێغەمبەر پرتی سوود لە ناوەکانی خوددا وەرگن ئیسمی ئەڕەحمان فێرمان دەکات بۆ هەمووان بین بۆ گشت بین ئەتۆ تەماشاکە خوددا بە ئیسمی ئەڕەحمانی نەبێ خوددا ڕازیە لەم هەموو مرۆڤایەتی ئێستاکە ئەم هەموو تاوانەی کە دەکرێت وانە ئەگەر هەر ئاینێک بڵێ ئاینەکەی من ڕاستە مەسیحی بڵێ خوددا لە من ڕازیاڵێن تۆ 132 دنیای ئەی خوددا بۆ ڕەحم بە ئەو دوای دنیاش دەکا هیچیان لێ ناکە وایە ئەی ئەگە مسلمان بڵێ خوددا لە من ڕازیاڵن ئێوە هەمووتان بە باش و خراپ 123 دنیان ئەی خوددا چۆن ڕەحم بە 177ەکەی دی دەکا ئیدی بەم شێوازە تۆ بەگشت ئاین و بێدینەکان و هەمی بڕۆ کەواتە خوددا لە دنیادا بە ئیسمی ئەڕەحمانی فێری کردین کە ڕەحمەتەکەی بۆ هەمووانە کەواتە هەر کەس چۆ کەرتی گشتی نابێ فەرق بکات لە کەرتی گشتیدا مادام مۆزەفە مادام کەرتی گشتیە چاوی لە ئیسمی ئەڕەحمانی ناوی ئەڕەحمانی خوددا بێ دەبێ هیچ جیاوازی نەکا لە نێوان ئەو کەسانی کە ئەمڕۆ دێنە بەردەمی فەرمانگەکەی ئەو ئیشان لەلای ئەودا هەیە جا لە هەمان کاتدا کە زۆرینەی خەڵکی ئێمە مسلمانە زۆر گرنگە بزانین پێغەمبەری خوددا چی فەرمووە لەم بوارە پێغەمبەری خوددا زیاتر لە دەیان فەرمودەی لەم بوارەدا هەیە کە خوددا بە ئێمە دەڵێ لەقەد کان لەکم فی ڕەسوول الله ئوسوة حەسەنە ئێ باشە پێغەمبەر بکەن بەسەر مەشق و پێغەمبەر بکەن درودی خوای لەسەر بە ڕێبەر و ڕابەری خۆتان لە کاری گشتیدا ئێ پێغەمبەر فەرمووی درودی خوای لەسەر ئەحەب الناس إلى الله ئەنفعهم للناس پێوەرە خۆشەویستترینی خەڵک لە لای خوددا چێ خۆشەویستە چێ سوود بە خەڵک دەگەیەنێ ئیکاکە وەڵڵای ئەمە بە پارە ناکردرێ ئەمە بە پارە ناکردرێ ئەمە ئوجرەکەت وەرگر مەعاشەکەت هەرچەند بوو ئەوە لە لادانێ بۆ ئەجری قیامەت و بۆ ئەوەی ئەمە دەستکەوێ و بگەیتە ئەو پلەیە جوانتر و چاکتر لە خزمەتی هاوڵاتی و نیشتیمانی و هاونیشتیمانیاندا بێ پێغەمبەر فەرمووی خەیر الناس ئەنفعهم للناس ئەمجا خەیر باشترینی خۆشەویستترینی خەڵک لای خوددا ئەو یانە کە سوود بە خەڵک دەگەیەنێ باشترینی خەڵک لە لای خوددا ئەو یانە کە سوود بە خەڵک دەگەیەنێ پێغەمبەر فەرمووی إن من الناس مفاتيح للخير هەندێک لە مرۆڤانە مەغالیق للشر هەندێک لە مرۆڤانە کلیلن دەرگای خێر لە خەڵک دەکەنەوە یعنی یەکێک ڕەنگە وەستابێ لە فەرمانگەیەکی حکوومەتدا کارێکی بۆ ئاسان دەکەی یەک دەرگای خێری لێ دەکەیتەوە بەو کارەی ماڵ و مناڵ و هەمووی کەس و کاری گشتی دەکەونە بارێکی خۆشتر و ئاساییتر ڕەنگە ئەو بارودۆخە ئەگەر بە شێوازێکی تر بێ ئەم ئینسانە بێتە ماڵەوە شەڕێ دروست کات و جیاکاری دروست بێت و تەلاق دروست بێ خوانە بێ کەس نازانێ چێمان بووینەتە هۆکاری ئەوەی کە ماڵێک وێرانکەی بۆ بەکردەوەکانمان بە هەڵسوکەوتەکانمان پێغەمبەر درودی خوای لەسەر فەرمووی ومن يسر على معسر يسر الله عليه في الدنيا والآخرة أخ زۆر کەس لەڵێ خوددا کاری بۆ من کارم باش ناڕوا ئیدە تۆ کاری خەڵک باشکە تۆ ئاسانکاری بۆ خەڵک بکە تۆ دەستی یارمەتی بۆ خەڵک درێژکە پێغەمبەر دەفەرمی هەر کەس ئاسانکاری بۆ خەڵک بکە لە دنیا خوددا لە دنیا و قیامەت ئاسانکاری بۆ پێغەمبەر فەرمووی الله والله في عون العبد ما دام العبد في عون أخيه ئەم ئینسانانە هەمووی خوشک و برای تۆن دەتۆ لە خزمەتی خوشک و برای خۆت بە لە ئینسانیەتدا لە ئایندا لە نەتەوەدا ئەو خودداش لە چۆن دەڵێ لە فریای تۆ دەکەوێت لا يؤمن أحدكم فەرمووی حتى يحب لأخيه ما يحب لنفسه تۆ پێت خۆشە خێزانی تۆ هاوسەری تۆ بچێت لە فەرمانگەیەکە ئیش و کاری ئاسان بڕوە بەڵێ ئێدی ئەو ئافرەتەش کە هاتووە هاوسەری یەکێکی دیکە ئەوش حەزەکە ئیش و کارەکەی ئاسان بڕوە ئەوش کوڕی فڵان و ئەوش ئەوی ترە یعنی نابێت جیاکاری بکەیت ئەبێ بۆ هەمووان وەکو یەک بی بە ئیسمی ئەڕەحمان زۆر جاڵن وەڵا ئەوروپا ڕاستی شەخصەکە ڕاستە دەڵێن مۆزەفی ئەوروپی کە دەچی یعنی بەڕووتا پێ دەکەنێ ڕەنگە بڵێن آخر ئەو وەزعی خۆشە و موچەکەی باشە و ئاها بەڵام لە هەمان کات دیشا تۆ ئەو جادەڵی پاشەکەوتنە هەبوو ئێستا پاشەکەوتیش نییە یعنی موچەکەت بەقەدەر ئیشەکەی خۆت بەقەدەر ئوجرەکەش کار بکەی خۆ
خۆ بەلای کەمەوە ئەگەر ئەوەش نەبێ لەبەر ئەجری قیامەت تەبەسموکە فی وەجهی ئەخیکە سەدەقە، یعنی تۆ ئەگەر پارەت نییە بیبەخشی هەر زەردەخەنە بەڕووی خەڵکە بکە تۆ ئەمە بە ئەجر بۆت ئەنووسرێ بۆ قیامەتت بە پاداشت وەرەگریتەوە لای خوددا. هەمان دەمدا مامۆستای بەڕێز زۆر شتە بەڕاستی زۆر گرنگە و زۆر گەورێ. ڕاستە مامۆستا هەمان دەمدا حاڵەتێکی ترژی هەیە لە ناو کوردستانی و فەرمانگەت حکومی کەس هەیە فەرمانبەری حکومیەت هەمان دەمدا کەرتێ تایبەتجی کار دکەن بەلێ سەردەریاوی جدایە حکومیدا و کەرتێ تایبەتدا یان کو کەرتێ تایبەتدا باشترە دگەل خەڵکێکی دی ئەوە بوو چت زەوریتەوە. ئەمە زۆر مشکلەیە، ینی گرفتێکی گەورەیە دەڵێن مامۆستا هەیە لە کەرتی گشتیدا باش دەرس ناڵێتەوە لە دەرسی خصوصی دەرسی باشەڵێتەوە. ئەمە لە ڕاستیدا کێشەکە لەوێ باسی ئەجر و ئوجرەکەیە، یعنی ڕەنگە بڵێ لەوێدا ئوجرم زیاترە بەچمە زانکۆیەکی ئەهلی زیاتر وەرەگرم لەوێ، بەڵام ئێمە گوتمان لە ڕووی ئینسانیەتەوە مادام ئێمە دوجار ئینسانین، مادام ئێمە دوجار ئەڵین کوردی، مادام دوجار ئەڵین مسلمانین، ئەی جگە لە ئوجرە ئەجرێکمان لە لای خوددا ناوێ بۆ ڕۆژێکی زۆر سەخت کە لە پێش هەموو ئینسانەکانە پێی دەوترێ قیامەت. ئەی باش ئەم ئینسانە سبەی دەمرێ، ئەی نابێ بۆ قیامەتی خۆشی شتێکی زیاتری کردوێ، نابێ شتێکی زیاتری کردبێ. لەبەرەوە ئەگە خەڵک پارەشی نەبوو تۆ خەڵک لە کەرتی گشتی پارەم لێت ناوێ، پارەی لە من ناوێ، چی لە من دەوێ؟ ئەوە کارەکەی بۆ ئاسان جێبەجێ بکەم، پێشم دەکرێ مخالەفە نەکەی، سەرپێچی نەکەی، ینی چۆن دەڵێ واستەکاری ناڵێم، مەبەستم هەمووان وەکو یەک ئیشەکەی بۆ ئاسانکاری بکەیت. لەبەرەوە ئیبن عەباس قسەیەکی جوانی هەیە، دەڵێ 4 کەس نازانم چۆن پاداشتیان بدەمەوە، ینی ئەڵێ یەکێک لەوانەیە کە بەڕوبەڕووم دێن نایناسم لە خۆی و سەلامم لێکە، یعنی ئەوەندە لە لام خۆشە ئەم ئینسانە کە نامناسێ و سەلامم لێکە هیچ ئیشیشی پێم نییە، یعنی بەڕاستی هەر وەڵامدانەوەی سەلامەکەیم پێکەمە هێشتا کە وەڵامی دەدەمەوە، یعنی پێم لە گەورەیە بەڕاستی لە خۆڕایی وەکو دەڵێ نە ئەم ناسێ، ینی اعتیبارێکی ئینسانی بۆ بدانەوە بۆیە سەلامم لێکە. یان دەڵێ دەچمە مەجلیسێک شوێن نەماوە دانیشی بەسەرمان هاتووە، یەکێک لەو سەری سەرەوە ئەڵێ وەرە فڵانە کەس وەرە ئێرە ئالێرە شوێن هەیە، نەی تۆ ئیحراجەبی کە دشتە قەڵەباڵغیەک شوێن نییە نازانی چی بکەی، هەر بە پێوە دەوەستی بە پێوە دەوەستی ئەو یەکە لەو کەساتە وەختە کە یەکێک دەڵێ وەرە ئێرە شوێنێکی دانیشە ڕزگارت دەکات لەو ئیحراجە، دەڵێ ئەمە بەڕاستی نازانم چۆن پاداشتی وەم، ئەمە مەسەلەیەکی زۆر گرنگە. سێم دەڵێ ئەو کەسەیە کە ئیشێکم پێی دەکەوێت بۆم جێبەجێ دەکە لە توانایدا هەیە بۆم جێبەجێ بکە بۆ مەکە، بەس ئەڵێ لە هەمووی گرنگتر کەسێک شەو تا بەیانی نەنووسوە ئیشێکی بە ئینسانێک هەیە نازانێ بۆچەی بەرێ هێناوێتی بۆ منی بە شیاوزانیوە بۆی جێبەجێ بکەم، ئاڵێ ئەمە هەر لە هەمووی گەورەتر کەواتە وی مەفهومەی وێ تێگەشتێت وێتم سەردەریت گەلێ مەسەلەی بکەیت. زۆر ڕاستە، کەواتە کەرتی گشتی بابزانێ بە تایبەت لەو شوێنەی کە بەدیلی نییە و کەرتی تایبەتی نییە، ئەو فەرمانگانەی حکوومەت کە ناکرێت کەرتی تایبەتی هەبێ وەکو هاتوچۆ وەکو ڕەگەزنامە وەکو بابەتانی گوتم، ئەو شوێنە گشتیانە کە ینی چۆن ئەڵێ کەرتی تایبەتی نییە تا بینێری بڵێ بڕۆ بۆ ئەوێ ئەگە پارەت هەیە دەبێت زۆر بە جوانی لە خزمەتی. ئەمە نەتیجەکەی چیە بێ؟ خۆشی دەخەیتە دڵی خەڵکەوە. پێغەمبەر درودی خۆی لەسەر فەرمووی هەر کەسێ خۆشی بخاتە دڵی ئینسانێکەوە جگە لە بەهەشت خوددا شتێکی دیکەی نییە بیداتی. ێ باشە مەگەر ئەم هەموو ماندوو بوونا لە پێناوی ڕەزامەندی خوددا نییە؟ یعنی بەڕاستی کارێکی زۆر گەورەیە مرۆڤ ئاگاداری ئەجر و ئوجرە بێ، ئوجرەکەت کرێەکەیە موچەکەیە لە سەروی ئەوە لە خودداش ئەجرێکت بوێ کەم نیازمە بە لە خوددا. دەسێتت خوش مامۆستای بەڕێز بهێنڤەدانێکا کورت و دەینە خزمەتە جانەوێتە بینەرن بەڕێز پشتی بهێنڤەدانێکا کورت و دەینە خزمەتەوەین بەڕێز. بله بینرین بەڕێز دووبارە سڵاف لوە بن بەردەوامین گەلوەدا بوو پتر درێژە پێدان سەروی بابەتێ هاتیە دەستنیشانکردن. مامۆستای بەڕێز مەدوێتن ئەم بچینە سەبارەتوی چەندێکە دەما هەفوڵاتی چتە فەرمانگەهەکە حکومیدا ئەکید پەیوەندیەک ناوبەرەوەندادی دروست بیتن، یعنی یانکو سەردەریەک دێت گەل ئێک دروست بیتن. ئەری پێتویە ئەف سەردەریە و ئەف پەیوەندیە چ ئازدا بیتوە چاوا بیتن؟ باشە کەواتە ئەرکی فەرمانبەر بەرامبەر بە هاوڵاتی چییە؟ ئەرکی هاوڵاتیش بەرامبەر بە فەرمانبەر چی ڕاستە. دوجار با لە هاوڵاتیەکەەوە دەست پێ بکەین. ینی هاوڵاتیەکە ئاچێتە فەرمانگەیەکی گشتی زۆر گرنگە ئاگادار بێت دوجار ئەو فەرمانبەرش مرۆڤە.
وەک ئەم بە کێشەیەک هاتووە و لە لای ئەم چارەسەر دەبێ لە هەمان کاتدا ئەمیش دوجار مرۆڤە ئەم مرۆڤە ئەمیش کێشەیەکی ڕەنگە هەبوو بێ ئەمیش ڕەنگە بەڕێوەبەرەکەی هەڵەی لەگەڵا کردبێ و ئەو ڕۆژەی لێ تاڵ کردبێ لە دەمیاوەکو چۆن دەڵێ ئەویش ڕەنگە لە ماڵەوە بە کێشەیەکەوە هاتبێ یعنی هەموو ئەمانە دوجار دەبێت لە بواری فەرمانبەریدا دەڵێن ئینسان گرنگە کێشەکانی ماڵی خۆی بێتە دەرێ و لە فەرمانگەیە نەیهێنێ لەگەڵ خۆیدا بەڵام دوجار مرۆڤ هەر گۆشت و خوێنە هەر کاریگەری بەسەریەوە دەبێ یعنی زۆر گرنگە دوجار ئەو کەسایی کە تۆ تەنیا پرسیارێکرد لە فەرمانبەرەکە هەیە یەک پرسیارت هەیە ئەویش زۆر گرنگە بزانێت تۆ ئەو کەسەی پێش ئەو نی زۆر جار ئەو تووڕە دەبێ لە تۆ تووڕە دەبێت دەڵێ ئەرێ بەس نەبێم پرسیارە ئەڵەی خۆم من ئەمە یەکەم جارە ئەو پرسیارە لە تۆ دەکەم ئەڵێ ئەوە لە بەیانیەوە 100 کەس ئەم پرسیارەی لێم کردووە آخر نەوەتونەکەی دیکە بۆ خۆی وەڵامی وەرگرتو خۆ بە منیان نەگوت پرسیار نییە پۆن بە من نەگوتوە خۆ بڵاو نەکراوەتەوە منش ئەو پرسیارەم هەیە لەبەرەوە بەو شێوازە لە هەمان کاتیشدا تۆشە بێ بزانی تۆ تەنیا کەس نی ئەمڕۆ گەشتویتە بەردەمی ئەبێ بزانی پێشی تۆ ئۆکۆڵە 99 کەس ئەو پرسیاری لێ کردووە تۆ سەتەمینی ئەویش ئەبێ بزانێت تۆ یەکەمینی بەنسبەت ئەوەوە تۆ یەکەمینی بەنسبەتی ئەو هەچەند ئەو 99 بەڕێ کردووە ئەم تێگەیشتنە لە یەک زۆر گرنگە زۆر گرنگە جا لەبەرەوەخوا لە بواری پەیوەندی باوکو دایکە فەرمی وەلا تەقل لەهما ئوف یعنی ئۆفکردن لە دەستی یەک نابێ بێ کەرتی گشتی خزمەتگوزاری پێشکەش بە خەڵک دەکە یعنی ناکرێ مۆزەف ئۆفکە لە دەستی هاوڵاتی ئەبێ چارەسەری بکەین فەرمانگەکەت قەڵەباڵغە ئەوە ئەبێ باسی بکەم ئێستا دێمە سەری چۆن چارەسەری دەکەین کەواتە وەزیفەی گشتی زۆر خەتەرە خەتەرێکە لە چدا خەتەرەکەی لەوەیە تۆ بۆ گشت دانراوی لە ژێریشەوە بۆ تایبەت ئیشەکەی ئەبینی ینی چۆن مەحوی بەڕەحمەت بێ دەڵێ بە سێوم ناو دەبا باخەوان و من بەهێ دەگرم یعنی باخەوانەکەم ناوی منی ناوە سێو منیش بەهێ دەگرم ینی میوەیەکی دیکەیە سێو نییە بەڵێ ئێمە وامان لێ ڕوانیوە واتە عین کراوە لەو شوێنە بۆ گشت و بۆ هەمووان بێ ئێکەچی ئەووان نییە ئەوە زۆر گرفتێکی گەورە بۆ خۆی دروست دەکە خاڵی دوم ئەوەیەکە زۆر جا هەڵەیەکی گەورە هەیە ینی دەوترێ ئەوە کەرتی گشتی و پرە بۆچی ئەەکەی زۆر خەتەر ئەگەر من ملیۆنێ دیناری تۆ بەرم نەشم بێ بدەمەوە ئەوەندە لێت دەپاڕێمەوە تا گردم ئازاکەی من و تۆین تەنیا من و تۆین ئەزانی بردننی 1000 دیناری طبع لە کەرتی گشتی هی حکوومەت نییە ئەم قسەی هەڵێ ئەڵێنەوە پارەی حکوومەت کەرتی گشتیە پارەی هەمووانە وآتوهم من مال الله الذي آتاكم خدا ئەم پارەی کردو بە پارەی هەموومان دەبێ هەمووانەوە بزانین حکوومەتیش دەبێ بزانێ ئەو پارەی ئەو ئەی خەڵکانێک هەیە بێژیت ماڵی حکوومەتی بدزات چ کێشە نیە ئەوە زۆر گرفتە ئەو گرفتێکی یەکجار گەورەیە کە ئەو نەوع فتوایە نەدەدرێ چونکە کەرتی گشتی دەبێ بچی ئەو 170 هەرچێک کە دێ بۆ هەرێم ئەوە هی هەمومان هەر کەسێ لێی بدزێ ئەبێتە چی ئەبێ بچێ گەردنازایی لە هەموو 5 ملیۆنەکە هەرێمی کوردستان بکە زۆر خەتەرە اینجا ئەڵێ وڵا حکوومەت دزی لێم کردو منش لێیە بمەوە ئەوە نابێ خۆت و دزی بە دزی وەڵام دیتەوە ئەبێ ئەوە چاکەیتەوە ئەبێ ئەو بوارە چاکەیتەوە ئەبێ کارەبا قیاسی جوان بکرێ ئەبێ ئاو قیاسی جوان بکرێ دەبێ حکوومەت بەناحەق پارە لە خەڵک وەرنەگرێ تا خەڵکیش بەناحەق لە وەرنەگرێ ئەمە ڕاستکردنەوەی دەوێ خدا ڕێگەی نەداوین هەڵە بە هەڵە بکەین جاگە گوناح بە گوناح بکەین ئاکاتی خۆی ئەو پیاوە ناسی عومەری موختار ئەو سەرکردە جوانە باشەکەی لیبیای قەدیم ڕۆژێک هاتنە لای گوتیان ئیتاڵیەکان بردومانی مەدەنیەکانیش دەکەن با ئێمەش بردومانی مەدەنی بکەین و بکوژی گوتی ئیتاڵیەکان قودوە و پێشەنگی من نین تا چاویان لێ بکەم قودوە و پێشەنگی من پێغەمبەرە درودی خوای لەسەر فەرمی ولا تقتلوا امرأة ولا تقطعوا شجرة من ناتوانم کەواتە دزەکان قودوەی پێشەنگی ئێمە نین دەبێ ئەمە مەسەلەیەکی زۆر گرنگە ئاگاداری بێ بزانە کاری چاکەکردن لەگەڵ خەڵکدا لە ڕێی وەزیفەی گشتی وەکو گوتم واجبە بیکەی بەڵام تۆ ئەگەر جار بەجار وەکو چەندڵێ ینی پێت وایەکە ینی پیشەکە کارەکەت فەرمانگەکەت بەڕێوەبەرەکەت وەزیرەکەت لە ئاستی تۆدا نییە و نابێت داخی ئەو بە خەڵک دەرکەی خدا فەرمووی یا ئەیوە الذین ئامنوا ئەی باوەڕداران چی بکەن اركعوا دیارە ڕکوع واسجدوا دیارە سوجود واعبدوا عبادت ئەمە هیچی نێشتەوە هەمووی تێکەڵ کرد ینی عیبادەت بە هەموو مانە فراوانەکەی خدا فەرمووی چی لێ جیا کردەوە وفعلوا الخير لعلكم تفلحون باشە مەگەر خیر لە ناو ڕکوع و سوجود و عیبادەتیشان نییە با هەیە
بەس بۆ جیایەکاتەوە وەفعەل الخەیرە کە ئەنەهو تایبەتمەندیەکی دەداتی با نوێژ بکەی با ڕکوع بکەی با سوجود بەری با عیبادەت بکەی فعلی خەیر نەکەی لەعەلەکم تفلیحون سەرکەوتو هەر نابی. فەرمانبەرێکی مام وسات و پرسێ پێ بکەی بۆچیت کاری خوددا نەی جددی دەبیشتەتە ئەس بکەم و نەکەم هەر وەکو ئیکە یعنی ئەنکۆ حجەتەوەن ئەف چەندەیە کە باشی خراپیا من چ دیار ناکەتن ئەگەر باشی بکەم من خراپی بکەم زۆر باشە کەواتە ئەمە لێرە گرفتێک ئەو قسەی ڕاستەکە ئەمە گرفتێک لێرە دروست بووە چۆن خوددا فەرمووی کار بۆ من بکەن چاکە بکەن لە پێناوی ڕەزامەندی خوددا منەت بەسەر کەسدا مەکەن بۆ چونکە فەرمووی وەئەنە سەعیەه سەوفە یوڕا لەبەر ئەوەی ئەو کارێ باشەی کە تۆ دەیکەی خوددا دەیبینێ جاکەواتە لێرە زۆر گرنگە کتێبێک وڵا لە ساڵی 1990 کڕیم بە ناوی مدیر الدقیقة الواحدة باس لەوە دەکا زۆر گرنگە بەڕێوەبەر فەرمانبەرەکانی خۆی ببینێ وەزیر فەرمانبەرەکانی خواری خۆی ببینێ یعنی چی یعنی ئاگاداریان بێت چ باشە و خراپە دەکەن تا پاداشتی باشەکاران بداتەوە ئەو کات دڵی خۆش دەبێ ڕاستە ئەو قسەیەش کەواتە لە پێناوی ئەوەی ئەو قسەیە تا ئەوێ ڕاستە کە دەڵێ من باش بکەم و خراپ بکەم وەک یەک وایە ئەزانی هێدێتە لیژنەی چاودێری بازار و ئەوانە خۆی پیاو خراپ دەکاوە کورد دەڵێ لە لای خەڵکی بازار دوای لەو لاوە گلەی بۆ ئەم دێ و ڕەنگە هەڕەشەشی لێ بکرێ ئەوی دیکەی کە هیچی نەکردو و چاودێری بازاری نەکردو ئەڵێن بەخوا پیاوێکی چاکە عەقیبەی چۆن نییە ئێجارێکی دی ئەمیشی تر چاودێری بازار ناکە وایە کەواتە مۆزەفی چاک فەرمانبەری چاکە بێ پشتی بگری یارمەتی بەی ببینرێ پاداشتی بکەی تاوەکو خەڵک بزانێ باشە پاداشتی هەیە خراپەش سەرپێچیش سزای هەیە ئەو قسەیەکی زۆر ڕاستە کەواتە ئاوا ئەبێ ڕاستیکەینەوە نەک بڵین مادام وەزعەکە تێک چووە بە ئێمە چاک نابێ ئەی چێ چاکیکە دوجار ئەبێ چێ چاکیکە هەر کەس دەبازنەی خۆیان فەرمانگەیەکی بچووک دەتوانێت چاکیکە خۆ یەکێ لە فەرمانگەکانی حکومت لە یەکێ لە پارێزگەکانی هەرێم تۆ دەڵێ ئەبێ جیاوازی نەکەین لە نێوان ئینسانەکانە بە جلوبەرێک وانە یعنی فەرمانگەکانی حکومت نازانی چێ مۆزەفە و چێ مڕاجعە جلوبەرگیان دیار نییە وایە ینی کاوبۆی لەبەرە و تیشێرتی لە ناسێ فەرمانگەیەک لە فەرمانگەکانی حکومت بەبێ ئەوەی مراجعی حکومت کە ئەتوانێ گوتی لە ڕۆژی ئەوەندە لە یەکی چوارەوە ئیدر مۆزەفی من ئەگەر پیاوە ئەبێ قاتی نیلی لەبەرکە قەمیسی سپی لەبەرکە ئەگەر ئافرەتیشە بە هەمان شێوە حیجابە هەر شتێکی تر ئەبێ نیلی لەبەرکە و قەمیسی سپی لەبەرکە ئەمە چییە؟ ئەمە ئیتر بەم شێوازە مۆزەفەکان ڕزگاریان بوو لە مۆدێلات ئەمە خۆ ئەتوانێ بیکە کەواتە مەبەستم ئەوەی هەر کەس لە سنووری فەرمانگەکەی خۆیدا بەڕێوە بەر ئەتوانێم کارانە بکە جای زۆر گرنگە ئاگاداری دوو خاڵ بم یەکێکیان ئەوەیە کە خوددا لە قورئان دەبزانە ئێمە چی سوودێک لە چۆن دەڵێ ئەزمموی پێغەمبەران وەردەگرین زۆر سولەیمان کە خوددا دەڵێ جنم بۆ تەسخیر کردووە بەس بۆ ئەو بۆ دوای ئەو نەتاو لا ينبغي لأحد من بعدي ئێمە ئێستا بۆ ئێمە نیە بەس ئێمە لێ فێرەبین بزانە بە جنەکانی خۆی دەڵێ چێ کورسیەکەی عەرشەکەی بەڵقیسم بۆ دێنێ وانە یەکێکیان دەڵێ أنا آتيك به قبل أن تقوم من مقامك وإني عليه لقوي أمين من بهێزی شمو ئەمین داری شمو ئەمینی شمو بۆ تهێنم لەو مەسافە زەمەنیە لەو کاتێکە لە شوێنی خۆدانشت و هەستی وقال الذي عنده علم من الكتاب یەکێک لەمانە هەندێک دەڵێن ئەوە ئینسانە دەڵێن ئەویان ئینسانە چونکە علمی پێیە ئەمیان جن نییە باسەکە لێرە لە ڕەمزیەتەکەیە چۆن سوودی لێوەربگری ئەڵێ ئەنا ئاتیکە به قبل أن يرتد إليك طرفك من لە چاوتروکاندنێکە بۆت دەهێنم لە چاوتروکاندنێکە مانای وایە ئەمیان قبول دەکە کەواتە لە کاتێکدا ئەوی قەوی ئەمینە ئەمیش قەوی ئەمینە ئەو بەهێزە و ئەمیندارە ئەمیش هەر بە هەمان شێوە دەستپاکە بەڵام کامی وەردەگرێ ئەوی وەردەگرێکە لە نزیکترین کاتدا کەواتە جێبەجێکردنی کاری خەڵک لە کەمترین مودەتە ئەرکێکە دەبێ حکوومەتیش باسی دەکەم ئێستا ئەبێ ئەوش ئاسانکاری تێدا بکە و بۆی هاوڵاتیش و فەرمانبەرەکەش ئاسانکاری تێ بکە ئەو مۆزەفەش زۆر گرنگە وەکو یوسف بێ سەلامی خوای لەسەر اجعلنی على خزائن الأرض بۆ إني حفیظ علیم ماڵی گشتی دەپارێزم زانستشم هەیە لە بوارەکەی خۆمدا کەواتە کە تۆ کابینە دادنەی وەزیر دادنەی بەڕێوەبەری گشتی دادنەی جێگری چۆن دەڵێ وەکیلی وەزارەت دادنەی بەڕێوەبەری بەشەکان دادنەی دەبێ ئەم دوو سیفەتی تیابێ سیفەتی یەکەمیان حەفیظ بێ ماڵی گشتی بپارێزێ دووەمیشان دەبێت زانا بێ بە ئیش و کارەکە دەسێتت خوشمانسی بەڕێز سمەدوێتن بەشێ دوێژی بچنێت ناوە شارین کوردستانی و ئە پرسیارە لێبێتە ئاڕاستەکردن ئایا چاوە کارێ فەرمانگەهان پێش بێخی
ئەلکترۆنیکردنی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم و بانک و هەموو دەستگاکانی دیکە پێم وایە هەنگاوی سەرەتاین و یەکەمین بۆ ئەوەی کە بۆ خێراترکردنی بەڕێوەبردننی کارەکان کەمکردنەوەی بیروکراسێتش بەو مانایە کە مەسەلەن هاوڵاتی کە دەچێتە شوێنێک ئەوەندە پرسیاری نەکەن ئەوەت پێ نییە مەسەلەن وەرەقەی بایعت پێ وەرەقەی بایعت پێ نییە کارتی زانیاریت پێ ینی هاوڵاتیان لە زۆربەی شوێنەکاندا یان ژمارەیەکیان هەیە کە ژمارەی خۆیانە یان ژمارەی بازیان هەیە کە ژمارەکان یان ئەوە تا ئیزازی ساقیان هەیە کە هەموو کارەکانیان لە ڕێگەی ئەو ژمارەی کە لەوێدا یان ئەو ناوەی کە لەوێدایە بۆ جێبەجێ دەکرێت خودێ موظف زیێدەتر بن و پتر معاملە خەلکی وەکی ئەوروپا بگە بێدێ معاملاتە چت دەتەوێ دەبوتە ئینتە دەرێ ماڵەتە هەمی ڕقەمە تاریخە ئینتەرنێتە ئەمێ پێشکەتی یعنی بەسە سرا و بەسە وەستایی و بەسە مرۆڤکانێ ئەدێ مەفشوی مەرحەلەی دەڕباز ببین ئەم دێ پتر پێشکەوین حکمت بێت هاریکاری فقیری بێت و تشتە نەبن و ناف vê hikmetê da û ev ê tosa nehêlin û yanî şaba me bi hikmeta me razî ew û em razî ne bi hikmeta xwe bes ev kitumatekê didayîn me divêt ev tosa nemîn. Harîkar bin û dîvçûnê bû bikin dav tişta nemînîtin. Bes nûk ew 250,000 il cewaz e ew bû kîş mirovî çin bû kê çin roja baştir tu bişê cewaza xwe wergirî. Başeyeke 250,000 nîn û haletê wî ne baş e محتاجیش دەرڤەیە خەستێکە تشتێکە جیاواز نینە چ بکات ئەو مرۆڤە بەڕێی من ئەو فەرمانگەرانەی کە کارمەندەکان کاری لەسەرەکەن بە دەرەجەی یەک پێویستە ئەو کارمەندە پابند بێ بەو کارەوە یعنی شارەزایی تەواوی لەو کارا هەبێ شەر نییە بۆی کە تەلەبەیەکی جامعەیە لە تەلەبەیەکی جامعەیە بەڵام لە شوێنەکە کارمەندێکە لە بڕۆی کە خریجی جامعەیە پێویستە خریجی ئەو بەشە بێ شارەزایی لەو بەشە بێ کە کاری تیاکە وڵی ئیتر سیستەمێکە بێ سیستەمەکە لەسەر ئاستی ئەوە بێکەوە ئیتر واسە نەمێنێ هەموو کەسێ بە یەک چاو سیر بکرێ ئەمە کوڕی ئەو کوڕی ئەو یتیان نمێنێ هەر ئەوەنە زەروەت ئەوەیە ئەوڕۆکە بتانی فەرمانبەر لە شوێنی خۆیدا بە تایبەت بەڕێوەبەرە گشتەکان و بەڕێوەبەرەکان لە کاتی دەوامی فەرمی خۆیاندا خۆیان سەخلەت نەکەن بە یاخود مەشغوڵ نەکەن بە کۆبوونەوە یان بە میوان یان دەرچوونی لە ناکاویان کاتێکە کەسێک لە شوێنیان نیە ئەو کارە کەڵەکە بوو دەبێتەوە یعنی سەیرە واژووی بەڕێوبەرێکی گشتی بەڕێوبەری فەرمانگەیەک بوەستێتن لە بەروی جەنابی ڕۆیشتوە ئەمڕۆکە مەسەلەن سەردانێکی شتێکی هەیە. بەڵێ بنێرن بەڕێز سوپاس بوو بەشداربوویان کە ڕاو سەرنجێن خۆیان پڕ جوان و بەها ئاراستەی مەکرین بامسەی بەڕێز زۆربەیوان بەڕێزانە یعنی تەکەس لە هەمی ئاخفتنی جەنابێتە کرد ئەوێت کە یعنی کەسێکی هەژی بیت بودجەیەکی هەژی و لێ هاتووی دەفە بیت اختصاص و تایبەتمەند بیتن ئەتوی بواریدا تەکەس ئەلوان هەمی خاڵا کرەوێت جەنابێت ئاماژە پێدای نەهامە دەوێتن بچینە سەروێ چەندی مامۆستا بەرپرسێن باڵا دەوێت چاوە سەردەریێ ئەدگەلوێ مژارێ بکەن و فەرمانبەر کاری خودای سەرکەفتی بیت و یزیرەک بیتن کە خوددا فەرمووی وەفەوقە کولی ذی علم علیم بڵێ زانست هەرچ ئاستێک بێت لەسەری تۆ زاناتر هەیە کەوا بێ هەموو وڵاتێک بە شێوازێک لە شێوازەکان لە بوارە گشتیەکانی کەرتی گشتیدا لە هەر بوارێکدا زانای تێدایە زۆریش گرنگە ینی بۆ ئەوەی چۆن دەڵێ ئەزمموی سەرکەوتوی ئەوروپا سوود لێوەربگرین ئەوەیە کە هەموو کەس ئاگاداری خواری خۆی بێ هەموو کەس ئاگاداری خواری خۆی بێ ئەم خوارە لە ڕووی ئیداریەوە بوونی هەیە زانە خوددا لە قورئان دەفەرمێ والذین آمنوا ئەی باوەڕداران چی بکەن لا تتخذوا بطانة من دونكم لا يألونكم خبالا ودوا ما عنتم يعني چی يعني خوددا فەرمێ ئەی باوەڕدار ئێوە کە کارێک ئەنجام دەدەن ئاگادار بن يعني لا تتخذوا بطانة من دونكم بطانة ئەمە چاکەت نییە بڵێ ئەمە ظاهیرەکەیەتی دیوی دەرەوەیتی ئەم ناوەی ژوورەوەی بڵێ بەماوترێ بطانە ئەوقەیاتەکان دەزانن بڵێ کەواتە کامی لە جسمی من نزیکترە ئێستاکە دیوی دەرەوە یا دیوی ناوەوەی ئەکیتنەوە دیوی ناوە بۆیە پێوترە بەتانە و بطانە بڵێ بطانە ئەو بازنەیە کە دەوری مدیرەکەیان داوە ئەو کۆمەڵە مدیر بەشانش ئەو بطانەیەن کە دەوری بەڕێوەبەرە گشتەکەیان داوە ئەو کۆمەڵە بەڕێوەبەرە گشتیش ئەوانن وەکو بطانە کە لەگەڵ وەکیلی وەزارەت ئەو وەکیل وەزارەتەشەکە دوانە ئەگەسیانە لە هەندێک شوێن هەیە بەو شێوازانە دەوری وەزیرەکەیان داوە
ئەو کۆمەڵە وەزیرەش ئەو بیتانیان کە دەوری سەرۆک وەزیرانیاندا جا هەر کەسێک ئاگای لە بیتانەکەی خۆی نەبێ و چاودێریان نەکا و نەزانێت چیان کردو ئەوانش ڕاستیەکانی پێنەڵێن بە هەڵەیە دەیبن بە هەڵەیە دەیبن چونکە زۆر جار هەیە تۆی وەزیر بەچی ئیشت لە تێکەچێ تۆی سەرۆک وەزیران بەچی ئیشت لە تێکەچێ وەزیرەکان شتت لێ شارنەوە بەنیا شامی شەریفە خۆشە زۆر باشە هاوڵاتیان هەموو ڕەزامەندە ڕازین واژ نییە خۆ ڕاستیەکە دەبێ پێ بڵێن ئەبێ ئەوان سۆناری ئیداری تۆ بن وەکو سۆنار چۆن شتەکان پیشانە دابێ ئاوا ڕاستەقینەکەت پێ بڵێن تا چارەسەریکی کەواتە هەموو بەرپرسێک لە سەری سەرێ بەچی لە خشتە دەبرێ بەچی فێڵی لێ دەکرێ ئەوانەی لە خواری ئەوەن ڕاستیەکانی پێناڵێن بەڵام وی حالەتی دەما مستاف بەرپرسێ باڵا یعنی گوێ خودەتە بیتانە خۆ یان کوپڕاستە و خۆ بچتە ناوە کار و کریاراندا چاوەیە هەردووکیمان پێویستە یەکەمە بێ جویان لێ بگرێ بیان دوێنێ کۆبوونەوەی دەوریان لەگەڵدا بکە بە بەردەوامی ئەوانیش گرنگە چی بێ ڕاستیەکانی پێ بڵێ ڕاستیەکانی پێ بڵێن ئەخ تۆگە ڕاستیەکانی پێنەڵێ بە هەڵەیە دەیبێ زیانی پێدەگەێنی وانە یانیش تۆ بچی بۆ لای پزیشکێک ئێمە ئەوشان مشکلی ئەزانی یعنی زۆر جارەی بۆ دکتۆرێک بە ڕاستی پێتەڵێت تۆ نەخۆشی ئەڵم کڕە دکتۆرە هیچ نازانێت بڕۆوەرە بۆم دکتۆرە ئەچی بۆ لای وڵە وڵی تۆڵی جۆزی ساغی ئەڵێ ئەوە دکتۆرە ئێکاکە ئەوە هەر دڵی خۆش کردی خۆ دڵی خۆش کردی وتی نیتە وانە ئەوی تر ڕاستتر بوو هەچەند ناخۆشە بەس ئەوی تر ڕاستتر بوو لەبەرەوە زۆر گرنگە ئەمەی کە خوددا فەرمووی هەندێک جار هەیەت ینی تۆ دژمنت پێویست نییە کردووە ئاڵێ هەندێک جار ئەڵێگە دۆستی وام هەبێ دژمنم بۆ چییە هەندێک جار دەوروبەرەکەی خۆت ئەو گرفتەر بۆ دروستەکە لەبەرەوە زۆر گرنگە لەبەرەوە بیتانە لە قورئاندا کە ناوی هاتووە یعنی صاحب یعنی چۆن دەڵێ ئەوەی کە بازنەی نزیکی تۆیە ئەمە زۆر گرنگە کتێبێک هەیە بە ناوی ئەحکام السوڵتانی ماوەردی هی سەردەمی عەباسیەکانە حاجب ئێستا ئێمە تقریبا بە حاجب بەڵێن ئیستیعلامات یا پێی دەوترێ پرزگا یا پێی دەوترێ نووسینگەی وەزیر پێشەوەی بگەیتە لای بەرپرسەکە نووسینگەیەکەیە ئەو حاجبە لە کتێبی ئەحکام سوڵتانیە هاتووە دەڵێ ئەو حاجبە لە سەردەمی عەباسیەکان بە مەرتەبەی وەزیر بووە سکرتێری ئێستا زۆر بۆچی بووە ئەڵێ لأن الحاجب دلیل محجوبی یعنی چی بە کوردی یعنی ئەڵێ ئەو کەسەی کە لەوێ پێوەتری حاجب یعنی نایڵێ هەموو کەس بڕاتە ژوورێ چکە خۆ ڕاستە بەبێ نظام هەر کەس بڕات چۆن نەبێ ئەبێ ڕێکیان خە جاڵێ ئەم حاجبە ئەبێتە چی ئاوێنە و نەینۆک و ئاوێنەی محجوبەکە یعنی مەسئولەکە زۆر جار تۆ هیچ مەسئولێکت نەدیوە هیچ وەزیرێکت نەدیوە هیچ سەرۆک وەزیرێکت نەدیوە بەس کە ئەچیتە نووسینگەکەی و ئیستیعلاماتەکەی ئەمەنە بەڕێز و ئەمەنە بە جوانی بەڕێتەکە حکوومەتەکە و وەزیرەکە و سەرۆک وەزیر و هەمووت خۆشەوێ وایە یخۆ هیچ نەبوو هەر قسەی خۆش و ئەلکەلیمەت و طەیبەت و سەدەقە احترامی ئینسانەگرێ کەواتە تۆ لەوێەوە ئەوت ناسی خۆ ئەم هەموو دنیای سەرۆک وەزیران نابینێ دوجار خەڵک بۆ ڕقی لە سەرۆک وەزیرانێک دەبێ بۆیان خۆشی دەوێ لەبەر ئەوەی وەزیرەکەی بینیوە باش بووە بۆ فلانە وەزیری خۆش دەوێ چونکە مدیری بەڕێوەبەری نووسینگەکەی وەزیر ئینسانێکی باش بووە ئەبینی چۆنە کەواتە دوجار خەڵک نازانێت دینی ئیسلام باشە یا خراپە ئەسێری مسلمانەکە مسلمانێکی باش دەبینێ دەڵێ بەخوا ئەم دینە باشە داعش دەبینێ دەڵێ ئەو دینە خراپە کەواتە ئێمەین دەبینە ئاوێنی ئەو خاڵ ئەوش مەسەلەیەکی زۆر گرنگە کەواتە ئەو کەسێکەوە ئەبێتە بازنە و بیتانەی دەوری هەر بەرپرسێک و هەر بەڕێوەبەرێک زۆر گرنگە لە قورئاندا ئەم جارەگەر ختمت کرد تەماشایکە بەڵێ زیاد لە 20 جار وشەی مەلە هاتووە مەلە قورئان جگە لەوەی خۆی معجزەیە ڕسمی قورئانیش معجزەیە ڕسمەکەی ینی وشەکان ئەزانی بە تابعە بینوسی وا دەرناچێ ها بەس ڕسمی قورئانیش مەبەستە لەو شوێنانەی کەوا ئەو بازنەیەی دەوری بەرپرسێکە دەن خراپن ڕاستیەکانی پێناڵێن ناوی بە مەلە هاتووە ئەلمەلە وەکو بنووسە میم لام وەکو مەلا ئەلف هەمزەی لەسەرە بەڵێ ئەو نەوعا مەلە ئەو دەستە بژێر و ئیلیت و نوخبەیان کە دەوری بەرپرسێکیان داوە و ڕاستیەکانیشی لێ ئەشارنەوە زۆر دڵسۆزی نین بە باوەڕدار و بێ باوەڕ لەو شوێنەی کە 4 جار لە قورئان هاتووە ئەمیتریان 4 جار هاتووە مەلە میم لام واو هەمزە لەسەری ئەلف وقال المەلە بەڵێ ئەمە وقال للمەلە ئەلێرە بۆچی مەلە بە واو هاتووە ئەمە ئەو دەستە بژێر و ئەو ڕاوێژکار و ئەو بەرپرسانەی ینی ئەو فەرمانبەرانن کە دەوری بەرپرسەکەیان داوە ڕاستگۆن لەگەڵیدا خوددا ئاوە لە ئیملاشە جای کردوتەوە ئەوە کەوا ڕاستەقینەکان بە شاژنی سەبە دەڵێن قالت یا ئەیها المەلە وانە لەوێ بە واو نووسراوە چونکە ئەوانە دڵسۆزی شاژنن
سليمان ئەڵێ قال يا أيها الملأ أيكم يأتيني بعرشها أو الدوري سليماني شي داوة دڵسۆزن ئەبینی کەواتە چوار جار لە قورئان مەلە بە میم لام واو هەمزە لەسەر واو دەڵێن فەرقی چییە مەلە بنووسی بە میم لام واو هەمزە لەسەری بێ یان میم لام ئەلف هەمزە لەسەری بێ دەڵێن ئەو مەلائیتر ڕەنگە ڕاستیەکان بشارێتەوە ڕەنگە دڵسۆزی تێدا نەبێ دەوریشی داوە بەڵام ئەوەی کە دڵسۆزە بێ وابێت کەواتە زۆر گرنگە خوددا ئەمەشی بۆ جیاکردینەوە بە ڕسمی قورئانی کەوا گرنگە ئەوەی دەوری تۆی داوە ئەوەی دەوری بەڕێوەبەری داوە ئەوەی دەوری سەرۆک وەزیرانی داوە ئەوەی دەوری وەزیرێکی داوە ڕاستیەکانی پێ بگەێنن جا لێرەوە مەسلەیەکی زۆر گرنگ دێ کە بەشێک لە ئاسانکاری هەر لای فەرمانبەر نییە لە لای فەرمانگەکەیە ئەو چه دەیکا حکوومەت دەیکا بینایەکی جوان دروستکە وەک هەندێک لە بیناکانی حکوومەت ئێستا باشە ئەچتە ژوورێ وەکو بەڕێز دانیشی لەسەر کورسی و تانۆرە دێ و وەرەقەیەک دەبڕیت و ژمارەکەی تۆ دیاری کراوە ئەمە شتێکی باشە یعنی هاوڵاتی لە هەندێک دام و دەستگای تر هێشتا دام و دەستگای گشتی ماڵە خانووی فلانە کەسە داوێتی بکرێ لەبەر دەرگا دەوەستن لەبەر پەنجەرە دەوەستن لەبەر سەرما دەوەستن ئەمان لە گەرما دەوەستن ئەو لەبەر سپلیتە ئەمانە نابێ وابێ دەبێ هەموو فەرمانگەکان ڕێزی ئینسان و کەرامەتی ئینسانی تیا پارێزرێ شوێنی گشتی بێ بەو ماناییکە چۆن قوتابخانەی ئەهلی خۆشە دەبێ قوتابخانەی حکوومەتیش خۆش بێ دەبێ خۆشتریش بێ تا خەڵک ڕێز دەکەرتی گشتی بگرێ لەبەرەوە حکوومەتەکان لە دنیا ناچمە ئەوروپا و ئەوانە باسی دەوروبەرەکەم باسی وڵاتانی کەندا و باسی ئیمارات حکوومەتێکانە وەنا حکوومەتی ئەلکترۆنی هەموو شتەکان ئەلکترۆنی بێ بەڵام لە کاتی دەوامە دوبەی ئەوەشی تێپەڕان ئیمارات ئەوەی تێپەڕان حکوومەتی ئەلکترۆنی نە حکوومەتی حوت ڕۆژ لە هەفتەیەکە و 24 سعات لە شەو ڕۆژێکە حوت لەسەر 24 لەسەر حوت ئەو پێوتری حکوومەتی زیرەک یعنی تۆگە سێ شەویش هەستی ئیشێکت بە حکوومەتە بێ حکوومەت لەسەر خەتە زۆر گرنگە ئیمارات وەزارەتی هەیە بە ناوی وەزارەتی کامەرانی بۆ پێمان ناکرێ پێمان نەکرێ کەواتە زۆر گرنگە ئەم ئیجراعاتانە مافێکە کە هاوڵاتی هەبێ لە سەردەمی ڕژێمدا هاوڵاتی ئێمە ترساوە لە فەرمانگە نەچووە نەبادا باسی نەبادا بیگرن نەبادا ئیجازەی نەبێ نەبادا فرار بێ ئەبینی ئێستا لە قورسی ئیش و کارەکان دەترسێ ناچار پەناباتە بەر واستە ناچار پەناباتە بەر پارە هەر فەرمانبەرێک ئەو پارەی وەکو ڕەشوە دەیدەنێ زۆر ئاگادار بێ حکوومەتیش چاوی لێ نەبێ کامیرەش چاوی لێ نەبێ خوددا چاوی لێتی وەکو سولەیمان بکەن کە وەختی وتیان پارەت ئەدەینێ بە زوازمان لێ بێنە فەرمووی ئەتومیدونەنی بیمال پارەم دەدەنێ فما ئاتانی الله خەیر مما ئاتاکم ئەوەی کە خوددا بە منی داوە زۆر زۆر زیاترە لەوەی ئێوە دەمدەنێ باشە مامۆستا دەستت خۆش دەمی مەبدومای هاتوو نەچارین الڤێرە خەتراخول بینەرن بەڕێز بخازین زۆر سپاس بووێن بەڕێژی کە بەشدار بوون گەلمەت بینەریەدا هیڤیام ئەوە مەشیابیتن خزمەتێکی پێشکەشی هەوەین بەڕێز بکەین و هیڤیاوە ئەیکەینە کە هەفوڵاتیمە و فەرمانبەری حکومیژی هەردووک پێکبەت هەفکار بین گەلێک و دوو دلێک و دوو خۆش بکەین زۆر سپاس بۆ هەفکارن بەڕێژی کەتمان دوو بوون گەلمە ببینم خێر و شاد تا خەلەکە کادی بگەینە فێک خدای مەزن هەمیان